لەناو کۆمەڵی کوردەواریدا کۆمەڵێک گرفت و قسە و باسی جۆرا و جۆر هەیە. مەسلەی توندوتیژی فکری لە نێوان یەکتریدا و هەندێک جار باسکردنی مەسلەی جێندەر ئەمەش گرفت و نیگەرانی یاخود سەرنجی دروست کردووە لای خەڵکی کوردستان. ئەمە جگەلەوەی بەهۆی تێکچوونی شیرازەی کۆمەلگاوە بوونی هەندێک بابەت کە لەگەڵ بەها ئاینیەکان و ڕەوشی بەرزی کۆمەڵی کوردی نەئەگونجا شەوی ڕابردوو لە پێشهاتێکی چاوەڕوان نەکراودا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی سەرپەرشتی داخستنی ژمارەیەک لەو شوێنانەی کرد کە تایبەت بوون بەوەی کە لەگەڵ بەهاکانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها بەها بەرزەکانی کۆمەڵی کوردەواری ناوگونجان. ئەم چەند بابەتە مشت و مڕێکی زۆری لە لای خەڵکی کوردستان دروست کردووە. ئێمە گفتوگۆ لەو بارەیەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز مامۆستا مەلا مەسعود جاف مامۆستای ئاینی پێشمێژ و تارخوێن، هەروەها بەڕێز دکتۆر ناسح ئاروزەری مامۆستای زانکۆ، هەروەها بەڕێز دکتۆر ماجد خەلیل مامۆستای زانکۆ. سوپاس بۆ بەڕێزان. مامۆستا ئەمە بچین تەفاسیلی شتەکان، بەڵام لەو بڕیاری شەوی ڕابردووی سەرۆکی یەکێتی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی وەکو مامۆستایەکی ئاینی بەدابڕان لە مەسلەی حەزبی و ئایدۆلۆژیا ئەوانە ئەم کارە بۆ احترامگرتنی بەها بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و بەها بەرزەکانی کۆمەڵی کوردەواری چۆن هەڵەسەنجێنن؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزانە و بۆ بینەرانی کورسات نیوزیش. بێگومان کۆمەڵگەی کوردی ئێمە هەر لە سەرەتای ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە هاتوۆتە ئەم دەڤەرە و ئەم ناوچەیە بە ڕەحابەتی سەدری خۆمان وەک دەڵێ بە ئارەزوومەندانەوە باوشمان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام گرتووەتەوە و شانازیش بەو ئاینەوە ئەکەین کە ئاینی زۆرینەی ئەم میلەت و خاکوڵاتەی ئێمەیە. لەو کاتەوە کە کورد باوشی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام کردەوە و دەستی بە بنەما ئاساسیەکانی ئەم ئاینە جوان و پاک و بێگردەوە گرت، لە زۆرێک لە دەردەسەریەکان دەربازی بوو و نەجاتی بوو. یەکێک لەوانە کۆیلەی بوونی ساسانیەکانی ئەو سەردەمە بوو. دواتریش ئەتوانین بڵین مەرحەلە بۆ مەرحەلە، سەردەم بۆ سەردەم گەلی ئێمە لە هەر کاتێکا زیاتر و زۆرتر دەستمان بە دینەوە گرتبێ سەربەرز بووین و بێگومان هەتا زیاتریش ئیلتیزاماتی دینیمان هەبێ سەربەرزین. هەر بڕیارێک هەر هەنگاوێک لە هەر کات و ساتێکا بۆ ڕێزگرتن لە ئاینی زۆرینەی خەڵک، بۆ دەستگرتن بە بنەما ئاساسیەکانی دینەوە، بۆ پاراستنی ئەخلاقی بەرزی کۆمەڵایەتی نەتەوایەتی نیشتیمانیمان جێگەی ڕێز و سوپاسە. لە هەر کاتێکا هەر تاکێ هەر شخصێ هەر بەرپرسێ هەر ناوێک هەر کەسێک کە خاوەنی پێگە و جێگەیەک بێ ڕێز لە ئاینی خەڵک بگرێ، ڕێز لە ئەخلاقی کۆمەلگاکەی خۆی بگرێ، بێگومان بەرەو پێشەوە ئەڕوا. ئەوە ئێمەین توانیومانە لە تەواوی شۆڕشەکانی کووردا لە سەردەمی شێخی پیران و شێخ سەعیدی پیرانەوە، شێخ سەعیدی گەورەوە، لە سەردەمی قازیەوە، لە سەردەمە جیاجیاکانە ئێمە توانیومانە ڕابەرەکانی ئێمە، پێشەواکانی ئێمە، پێشەوا نیشتیمانیەکانمان، نەتەوایەتیەکانمان ئەمانە ئاینی پیرۆزی ئیسلام چەکی دەستیان بوو، بۆیە بەردەوام لە پێشەوە بووین. بۆیە دووبارەیەکەمەوە هەر هەنگاوێ خزمەت بە دینمان بۆ بە ئەخلاقی ئاینی و نیشتیمانی و نەتەوەیمان کا جێگەی ڕێزە. بۆیە دەبینین لەو هەنگاوی دوێنێشەو کە بەڕێزت لە پێشەکە ئیشارەت پێکرد بۆ بە جێگەی دەستخۆشی هەموو لایە بەبێ ئینتیما بوون و بەبێ لایەنداری حزبی یا ناحزبی بوون. تۆ تەماشای ئێستا سەرئا و باخ و جێگە خۆشەکانی سەرچنار بکە لەگەڵ دوێنێ ئێوارە زۆری جیاوازە، لەگەڵ دوێنێ ئێوارەی پێش بڕیارەکە خەڵک حەزەریە کرد بە بڕوا، بێگومان خەڵک بە سیارەکەی خۆشی حەزەرێ کرد بە بڕوا، لەگەڵ دوێنێ ئێوارەی پێش بڕیارەکە ئێستا جیاوازە. ئێستا خەڵک ئەتوانم بڵێم لە ڕۆژانی ئایندەترا ماوەی چەند ساڵێکە ئەم ئاوە سازگار و جوانەی سەرچناری نەبینی بوو، ئێستا بچوو تەماشای بکە خەڵک بە هەناسەیەکی ترەوە، بە نەفەسێکی ترەوە، بە بیرکردنەوەیەکی ترەوە دەچێ ئەو جێگە جوانانە ئەبینێ. بۆیە جێگەی دەستخۆشی و ڕێزە بە هەموو لایەکمان بتوانین ئەم هەنگاوانە درێژەی هەبێ و بەردەوامی هەبێ و چاوەڕێی هەنگاوی باشتر و چاکترین بۆ هەموو ئەو جێگە و شوێنانە کە زیان بە بابەتە نیشتیمانی و نەتەوەی و ئەخلاقیەکانی ئەم کۆمەلگەی ئێمە. زۆر باشە. بەڕێز دکتۆر ناسح، تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو شارەزای وەکو مامۆستایەکی ئاینیش
لەناو هەموو قەیرانە لەناو هەموو لێک پسڕانانی ناو کۆمەڵی کوردەواری بابەتێکی وەها تا چەند کاریگەریە بێ لەسەرەوەی کە هەمومان یەک چەتر یەک سەقفمان هەبێ کە ئاینێکی ئاینێک بگونجێ لەگەڵ بەها بەرزەکانی کۆمەڵی کوردەواری دیفاعی لێ بکەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان لە ڕاستیدا کۆمەلگا مرۆڤەکان بەگشتی ئەگەر سەیری پێکهاتەکەی بکەی لە گۆشت و لە دڵ و جەستە و عەقڵ و ڕۆح پێگاتوە وەک چۆن جەستە پێویستی بە خواردنە ڕۆحیش پێویستی بە خواردنە و دڵیش پێویستی بە ئەوین و پاکێتیە و مرۆڤیش کەسایەتێکی کۆمەڵایەتیە پێویستی بە دایک و باوک و برا و خوشک هەیە و پێویستی بە هاوسەر و کۆمەلگایەک هەیە کە لە ناویا بژی هەر کۆمەلگایەکیش دروست بوو پێویستە ئەو کۆمەلگایە ئیلا دەبێ ئاینێکی هەبێ وەکو هەموو زانایان دەڵێن بینیمانەکە کۆمەلگایەک بەبێ تەکنەلۆژیا بەبێ ژیار و شارستانێت بەڵام نامان بینی و کۆمەلگایەک بەبێ ئاین ئێمە زیاد لە 1400 ساڵە کورد و ئاین ئیسلام لە سەرەتای هاتنیەوە ئاوێتی یەکتر بووین وەکو مامۆستا باسی کرد هەمووان بە نەوە وەچە بەڕەچەڵک زۆر بمان یا کوڕە مەلاین یا کوڕە شێخین یا کوڕە سەیدین یا لە دنیایەکی پاکی ئاینی ئیسلامدا ژیانمان بردۆ دەسەر و هەموو ملنشینەکانیش بڕۆ سەیریان بکە هەمووی یعنی لە بازنەی دینداری و لە بازنەی بەهای ڕەوشی جوان ئاجۆڵاوەتەوە ئاینێکیش کە لەگەڵ سەردەما بگونجێ ئاینێکیش لەگەڵ هەموو پایەکانی ژیانە بگونجێ پەروەردەی ڕۆحکە پەروەردەی دەروونکە پەروەردەی عەقڵکە پەروەردەی جەستەکە هەموو وەتەرەکانی ژیانی مرۆڤ بخوێنێتەوانی و ڕێزە هەر هەموو بەهاکانی بگرێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلامە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵی کێشە و گرفتی تێکەوتۆ لە ئێستادا لە هەرێمی کوردستان لێک دابڕان هەیە لێک پچڕان هەیە ژمارەی جیابوونەوە تەلاقدانەکان زۆر زۆرە هۆکارەکانیشی هەمە چەشنن کە ئەمڕۆ بەداخەوە بە کۆمەڵێ شت ئەوەی تر زەخت کراوەتە سەر کۆمەلگای ئێمە خەریکە ئەم کۆمەلگایە هەپرون ببێت بەرگەی ئەم هەموو ناڕەحەتیانە نەگرێ یعنی کێشەی ئابووری هەیە و کێشەی لاوازی کۆمەڵایەتیمان هەیە سەرقی خاڵی خەڵکی بە تۆڕە کۆمەڵایەتەکان و فێسبووکە وای کردووە بەهاکانی کۆمەڵایەتیمان خەریکە بەرەو لاوازی دەڕوا سەردان و پەیوەندیەکان بەرەو تێکشکان ڕوا پێویستمان بە دەرمانی ڕاستەقینە نەک تەنها ئازار شکێن پێویستمان بە هەوەیە لە هەموو بازنەکانە لە ڕاگەاندنەوە خەم بخورێ لە ئەزان کۆکانەوانێ لە مینبەری مزگەوتەکانەوە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەمووان بین جارێکی تر ئاهێک بگەڕینەوە بۆ بەری ئەم میلەتە بۆ ئەوەی جارێک تر خێزان تایە بەهێز بێت تۆکمە بێ بەڕاستی بەو شێوازە یعنی من هەرە پرسم ئەسڵەن کێ ڕێیدا بەم هەموو دوکانە لەش فرۆشیە کە بکرێتەوە ئەبێمە جێی نەزەڕە کێ لە پشتیەوەیەتی بەڵام ئەم هەڵوێستە کەلابردنی ئەم شتانەیە و جارێک تر خەڵکی وەکو باسییان کرد ینی سەرچنار بۆتەوە ئەو شوێنی هەشتاکان کە خەڵک بە سەردانی خێزانی پیاداتێتە پەڕین یعنی خەریکە جارێکی تر ڕێزێک بۆ خێزان بگەڕێتەوانێ ڕوود بێ لەگەڵ هاوسەر تاپچی بۆ هەندێک شوێن و جێگە جا ئەمە کارێکی چاکە هەڵوێستەیەکی مەردانەیە هەڵوێستەیەکی فول کاش کوردانەیە بەڕاستی تینوێتی دڵی خەڵکی لەم بابەتایە بەدەر لە سیاست چونکە ئەمە پەیوەندی بەباری سیاسیەوە نییە هیوادارن لە پەرلەمان یاسا ئەگەر نەبێ بکرێت تۆمار بکرێت و دڵنیاشم لە یاسای عێراقی و لە یاسای هەرێمی کوردستانە هیچ کادڕێ نەدراوە بەو ڕاهەیە لەش فرۆشی بکرێت یعنی بۆ لە سلێمانیا نەخۆشی ئایدز بڵاو بێتەوە بۆ لە هەولێراکە ئێستا هەیە ئەمە ئەبێ ڕێی لێ بگیرێ مافی منە من منی مناڵەکانم بچێتە قوتابخانە هەموو ئەمانە بەڕاستی یعنی مژدەبەخشێکە بەوەی کە ئێمە بتوانین کۆمەلگای کوردەواری بەرەو ڕەسەنێتی بڕوا لە هەم هاوچەرخیش بێ هەم ڕەسەنێتی خۆی لە دەست نەدا هەم ژیانێکی نوێی جوان لەگەڵ تەکنۆلۆژیایە بەهای ڕەوشی جوانەوانێ هەم ڕەسەنێتی و ڕەچەڵکی خۆشمان ون نەکەین بەڵکو شانازی بکەین بە بەرگمان بە پۆشاکمان بە ژینمان بە دینمان بە ئەخلاقمان بە هەموو بەهایەکی جوانی باوە پیرانمان دەستخۆش بێت دکتۆر ماجد ئەم لێکدابڕانانەی کۆمەڵی کوردی و ئێمە چەترێکمانێک کە ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینیی کوردانێ کە بەڕێز مامۆستا دکتۆریش باسییان کرد چۆن نەتوانین استفادەی لێ بکەین لەگەڵ بەها بەرزەکانی ڕەوشی ینی کۆمەڵی کوردەواریە و نەبین بە گروپ و گروپی تند و فکری تند و ئەمانە لە بەرامبەر یەکا بەکاربێن بەڵکو بە کۆی گشتی بە مسالم بێ کۆبشین. بەڵێ دەستان خۆش بێ لە ڕاستیدا ئێوە باسی کۆمەڵی کوردی دەکەن ئێمە دەزانین کۆمەڵی کوردی یەکێک لە پێکهاتەی کولتوری یا بەهێزترین پێکهاتەی کولتوری کۆمەڵی کوردی بریتێ لە ئاینداری و ئاینی ئیسلامیش لە سەدەی حوتی زاینی بەدواوە بەرەبەرە لە
تەواوی پانتایی کوردستانی گەورەدا بڵاو بووەتەوە. بەداخەوە ئەم ئاینایی کە ڕەگەزێکی ڕۆحی لەگەڵ خۆی داهێناوە و ئاوێتەی کۆمەڵی کوردەواری بووە، خۆی لە بواری بەندایەتیدا دەبینێتەوە. لە نێو بەندایەتیەکەدا ئێمە گەلێ دەستکەوت و دنیابینی گەورەی جوانی پاکبوونەوە و دەستپاکی و سەداقەت و پاراستنی بەها باڵا ئەخلاقیەکانمان تێدا خوێندوێتەوە و بینیوە. بەڵام وەک دەزانین کە دیسانەوە دەبێت دان بەو ڕاستێشا بنین، دیسانەوە ئەم ئاینە لەبەرەوەی پێکاتی ڕۆحی نەتەوەی کوردی پێکێناوە، وەکو تەواوی تایبەتمەندیە نەتەوەیەکانی تری کورد کەوتۆتە بەر شێواندن، کەوتۆتە بەر لە خشتە بردن، کردوتە بەر کاری سیاسی و بازرگانی پێوەکردن، کەوتۆتە بەر ئەوەی کە هەر بە ئاینەکە هەر بە چەکی استراتیژی ئاینەکە کۆمەڵگەکە لە خشتە بدرێت. من پێشەوەی بێم هەندێک سەرنجم لەسەر گەلێ بەڵگەی بازرگانێکی ئیتالی بە ناوی کە ڤینیسیاوە لە سەدەی 16ەوە هاتۆتە کوردستان لە خۆناغێکدا کە ئاین لە پانتایی وڵاتی ئێمەدا بە سیاسی کراوە لە نێوان مەزهەبی بیری سیاسی شیعە و سوننەدا لە سەدەی 16دا هاتۆتە نێو کوردستان گەلێ بەڵگە و دکیومنتی گەورەی مێژوویی بۆ ئێمە دەخاتە ڕوو لەوەی کە کوردەکان چەندە وابەستە بوون بە ئاینەوە، چەندە پێکەوە ژیانی ئاینی لە نێوەیاندا هەبووە، چەندە بەهای خێزان بەرز و گەورە بووە بە تایبەتی لە سەدەی 16دا. بەڵام ئەم ڕەوتە فکریە هیزریانە چ لەلایەن عوسمانیەکان و چ لەلایەن سەفەویەکانەوە کە هاتوونەتە نێو کوردستانەوە چۆن کاریان لەسەرەوە کردووە کە ئەو پێکەوە ژیانە نەهێڵن، ئەو بوارە باوەڕداریە خێزانیە لە خشتە بەرن، چۆن لێکەڵەوەشانەوە دروست بکەن، چۆن گروپ و تیرەکانی نێومیر نشینە کوردیەکان بدەن بە گژی یەکتریدا. بەڕاستی ئینسان سەری سڕ دەمێنێت کە لەو کاتەوە چ پلانێکە بووە لەلایەن داگیرکەرانی نێودەوڵەتی و هەرێمیەوە بۆ ئەو کۆمەڵگەی ئێمە ئەو بەها جوانە وەکو خۆی وەکو ئاین وەکو بەندایەتی وەکو باوەڕێکی سەلیم لە هەناویدا شوێنی نەبێتەوە. لە ئێستاژا بەڕێزەکان ئێمە دەزانین وابەستەیەکی ڕۆحی گەورە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەیە کە وابەستن بە ئاینی ئیسلامەوە هێز هێزێکیش نکولیەوە ناکا، وەکو هەموو نەتەوەکانی تر کەلتوری شاناز و شکۆی ئێمە پەیوەندیدارە بە ئیسلامەوە کەس ناتوانێت نکولی لێ بکات. بەڵام لە ئاستانەیەکدا ئەندێشەیەک بێتە گۆڕێ، ئایدۆلۆژیایەک بێتە گۆڕێ، ئەم ئاینە بکاتە چەکێکی سیاسی، بکاتە چەکێکی استراتیژی بۆ لەباربردنی ئەم قۆناغەی قودوە بوونی نەتەوەی کورد بۆ ئاینداریەکەی، ئەمە حاڵەتێکی ئێجگارتر ئەمە کەس نکولی لەوە ناکا کە وەکو ئەم مامۆسا بە ڕێزانە باسی کرد کە پێگەی ئاین و پەیامی ئاین لە ناو کۆمەڵگەی کوردیدا چەندە بەهێز و گەورەیە. بەڵام لە هەمان کارتیشدا ناتوانین لەو ڕاستیەش ئێمە بەدەربین کە ئەم ئاینە ساڵەهای ساڵە لەژێر ناو دروشم و دنیابینی جیاوازدا نەتەوەی کوردی بندەست و ژێردەست کردووە. نەتەوەکان بە شێوازی ساختە و بە فکرێکی فراهەم کراوی یا بارهێنراوی ئایدۆلۆژیای خۆیان چیان بەم نەتەوە بندەستەی کورد کردووە. لە وتاری شێخ عەبدوڵڵای نەهریدا لە ساڵی 1881دا ڕوون دەبێتەوە کە پێویستە لەو ئایدۆلۆژیا و ئایدیا ساختانە نەتەوەی کورد بێتە دەرەوە و ئاینداریەکەی خۆی وەکو ئاینداریەکی پەیوەندیان نییە تەنانەت بە ئاینی پیرۆزی ئیسلامیش، بە هیچ جۆرێ پەیوەندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە. هەموو ئەو شوێنانەی کە ئێستا پێویستە دابخرێن، پێویستە لا ببرێن، پێویستە لە شکۆی لە ڕاستیدا لە شکۆی دوورتان زیکنە ئاینی ئیسلام پشتیوانی دەکات، نە هیچ بیر و باوەڕ و ئایدۆلۆژیایەکی نوێ و دەوڵەتێکی مۆدێرنی ئیمڕۆیی پشتیوانی دەکات. ئێمە دەزانین لە ئیمڕۆی ئەوروپادا کاتێک کە بانگەشەیەکی تەواو هەیە بۆ تەرفیهیات بۆ تێڕامانەکانی بەگەڕخستنی ئیحساسی گەنجایەتی کە گەنجێکی ئەوروپا ممارەسەی دەکات بەدەرە لە مەسائلی لەشفرۆشی و لادانە ئەخلاقیەکان و بە هیچ جۆرە ئەم حاڵەتانە شوێنی نابێتەوە. ئەم گرفتە کە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵی ئێمە بووەتەوە سیاسەتێک ئەم حاڵەتە دەکات دوورە لە دێڕوانی نەڕۆشن بەریەکانەوە، دوورە لەو سەحنەی سیکۆلاریزمەوە کە بۆ کۆمەڵگەی خۆمان ئێمە پێویستە بیخوازین بۆ ئەوەی ئاین ڕێک لە شوێنی خۆیدا بێ بە پیرۆزی بمێنێتەوە و زانایانی ئاینی لە سەرووی هەموو پێگە و چینەکانی ترەوە بن.
کەس نکولی لەوە ناکە ئەم حاڵەتەی کە ئێستا کۆمەڵگەی ئەمە ڕوبەڕووی بووەتەوە لە کوالەلەمپوری مالیزیادا لە ڕۆژهەڵاتی دووردا ساڵای ساڵە ڕوبەڕووی بووەتەوە و بە یاسا بە پەرلەمان بە ڕێوشوێنی عاقلانی و لۆژیکی قەدەغی دەکەن و لە مالیزیادا هەیە ئەمە لە ڕۆژهەڵاتی دووردا هەیە ممارەسەکراوە داخستنەی کە سەرۆکی شێتی کردی ئەبێت دەرگای بکاتەوە بۆ ئەوی بەیاسا ئەمە ئەمەی کە سەرۆکی یەکێتی کردوویەتی لە ڕاستیدا دڵنیام ورتر ئیشی لەسەر دەکەن دەیقزێنە نێو پرۆژە پێشنیارکراوەکانی نێو پەرلەمانەوە و بە یاسایی دەکرێت و پەیوەندیداری ڕاستەوخۆیە بە مافی ئینسانەوە مافی ئینسان و شکۆی مافی ئینسان ڕاستەوخۆ دەخزێتە نێو بەها باڵاکانی خێزانەوە دەخزێتە نێو پاراستنی ئەخلاقیات و کولتوری کوردەواریەوە ئەمە ئەرکی پەرلەمانە سەرۆکی یەکێتی دەرکی بەم حاڵەتە کردووە جێگەی دەستخۆشیە جێگەی دەستخۆشیە و پێویستە لایەنی پەیوەندیدار کە پەیوەندیدارە بە پارێزگار و وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکانەوە و تێکڕای میدیا و ڕێکخراوە ناحکومیەکانەوە پێویستە بە تەوژمێکی یا تێڕامانێکی یەکدەستانەوە یادەوەریەکی شیرین لە کۆمەڵگەی کوردیدا بچەسپێنن کە بەهای ئێمە پێویستە دەستی لێ نەدرێ پێویستە بپارێزرێ بەڕێزەکەم من یەک نمونە دەهێنمەوە ئێمە زۆر ئیش لەسەر پێکاتەوە کەمینە ئاینیەکان دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە ئەفریقادا نمونەیەکی ئەفریقای باشوورت بۆ دەهێنمەوە تا ئێسش لە نزیکترین شوێنی پایتەختی ئەفریقای باشوورەوە کە یەکێکە لە نمونە جوانەکانی وڵاتانێک کە دەیانەوێت مافی ئینسان تێیدا پارێزراوە بێت بە نیسبەت وڵاتانی دیکەی ئەفریقاوە تا ئێستش بەڕێزەکەم تا ئێستش لە نزیکترین شوێنی پایتەختی ئەفریقای باشوورەوە کولتورێکەیە لەم کولتورەدا ژنان کە پانتاییەکی زۆری ئەو دەوروبەرەی گرتووەتەوە کە بە ملیێنان خەڵک تێیدا بەشدارن لەو کولتورەدا لەنێوە کولتورەدا تا ئێستا ژنان بۆ ئەوەی بوونی خۆیان لەناو کۆمەڵگەدا بسەلمێنن پێویستە لەگەڵ کەسێکدا کاری سێکسی ئەنجام بدەن بۆی بیسەلمێنن کە ژنن توانای مڵالخستنەوەیان هەیە ئەم جارە دەتوانن زەواج بکەن ئەم حاڵەتە لە بەڵگانامە دیکیۆمنتاریەکاندا لە توێژینە زانستیەکان ڕێوشوێنی کراوەتەوە و پەرلەمان کردوێتی بە ئەرکی خۆی چۆن ڕوبەڕووی ئەم کەلتورە نەخوازراوە بێتەوە یعنی هەندێک کەلتور هەن کەلتوری کۆمەلگاکانن پێویستە ڕچەیان تێدا بشکێنرێ بەڵام لێرەدا دەمەوێت یەک زانیاری بڵێم لە خزمەتی مامۆسایانی بەڕێزدا کەلتوری کوردەواری بە گەواهی گەورەی تەواوی کوردناسان کە لە سەدەی 15 و 16 و هەتاوەکو سەدەی 19 زۆرترین لێشاویەوانە چ لە ئاستی زانستی چ لە ئاستی تەبشیری چ لە ئاستی مەسائلی ئیستیعماری هاتوونەتە کوردستانەوە و سەرچاوەکانیان بەڵگەنامەی بەهێز و گەورن بۆ ڕاستکردنەوەی مێژووی کۆمەڵایەتی ئێمە هەموویان قسە لەسەر ئەوەکەن کە کولتوری کوردەواری کولتورێکی ئەجگار خاوێنە بەڕێزەکە من نمونەی کەسێکی وەکو نەجبەدینی کوڕی مەحمودی کوڕی سەعدوڵڵای ئەسفەهانی دەهێنمەوە کە لە سەدەی سێزەدا هاتۆتە پاوە لە یەکێک لە مزگەوتەکاندا کتێبێکی 11 جەلدی نووسیەوە بە ناوی مەناهج الطالبین مامۆسایان ڕەنگە بە زمانی فارسی وەی من خوێندومەتەوە من لە جەلدی حوتەمیا خوێندومەتەوە باسی ژنانی کۆمەڵی کوردی دەکا ڕەخنەیان لێ دەکرێت ئەڵێ بەداخەوە سەرپۆش نادەن بەسەریادا وەکو ژنانی تورکمانستان واسای بچووک واسێ ناوەڕاست بەڵام لە هەمان کاتدا لە ڕووی ئەخلاقی و ئەندێشەی وابەستە بوون بە خێزانەوە زۆر لە پێشەوەی ژنانی ئاسیای ناوەڕاست و نەتەوەکانی ترەوە ئەمە بەشێکە لە ئەخلاقیاتی کۆمەڵی کوردی ئەم حاڵەتەی کە پێویستە ئێمە تێکرا ڕوبەڕووی بینەوە پەیوەستی بە ململانەی ئایدۆلۆژی و دینداری و بێدینەوە نییە چونکە ئەخلاقیاتی بەرز ئێستا لە ناو یابانەکاندا شکۆی ئینسانی گەیاندووەتە لووتکە کە لە سەدا 16 یابانیەکان باوەڕیان بە خوددا نییە ئەخلاقیاتیان تەواوە خیانەت تێیاندا لاوازە دڵی تێیاندا سەفرە دەمەوێت بڵێم با نەکەوینە نێو ململانەی نێوان ئاینداری و بێ ئاینیەوە دژایەتی دینی و نادینیەوە بەڵێ ئاینی ئیسلام بازوویەکی بەهێزە بۆ ڕووبوونەوەی کاری لەشفرۆشی لەبەرەوەی دژایەتی دەکات لەبەرەوەی ڕێگەی لێ دەگرێت بەڵام ڕۆشنگەرەکانیش نووسەرەکانیش پێشکەوت و خوازەکانیش سیستەمە سکیۆلاریەکەی ئێمە و فراکسیۆنەکانی نەو پەرلەمانیشمان دەبێت شان بەشانی پیاوانی ئاینی لە هەمبەر کارەساتێکی کولتوری لەم جۆرەدا بوەستنەوە بابەتەکە گۆڕانکاریێک بەسەرا بێنم بڕۆینە سەر مەسەلەی جێندەر استفادە لەوە بکەین مەسەلەن لە لەشفرۆشیەوە بۆ ئەو مۆزوعی جێندەرە کامەش جەدەلێکی گەورەی دروست کردووە
ئێمە ئەبێ تێگەیشتنمان بۆ جێندەر چۆن بێ مثل مامۆستا مەسعودەوە دەست پێ بکەم بەڵام وەکو بەشی دوم لێرە ئاوا ئەڕۆمەوە بڵێ ئێمە تێگەیشتنمان بۆ جێندەر چۆن بێ مەسایلی جێندەر پەیوەندی ئەوەش دووبەرەی دروست کردو بەڕاستی بەڵێ پەیوەندیدارە بە خۆناغبەندیەکی مێژوویەوە تقریبا لە نیوەی دووەمی سەدەی بیستەمەوە باسوخواسی جێندەری لە ناوەندە ئەکادیمیەکانەوە دەتوانم بڵێم خزاوەتە نێو توێژینەوە زانستیەکانەوە و لە لەنێو توێژینەوە زانستیەکاندا چ لایەنی کۆمەڵناسان چ لایەنی دەروونناسان و چ لە لایەنی پەیوەندیدار بە بابەتە زانستیە سروشتیەکانی کۆڵینەوە لە جەستەی ئینسان قسەیان لەبارەوە کردووە کە بابەت گەلێکی پەیوەندیدارە بە ڕەگەزی ئینسانەوە لە نێو ڕەگەزی ئینسانەوە قسە لەسەر مەیل و ئەندێشە و خواستەکان و خەمی ئینسانەکانیش دەکرێت نەتەوە یەکگرتوەکانیش دوورتان نزیک دەسی بۆ ئەم بابەتە گرتووە ئەم بابەتە پەیوەندیدارە بەوەیەوە کە پێناسەیەکی یەکلاکەرەوەمان پێنەڵێ لە کاتێک کە پێناسە و یەکلاکەرەوەمان پێنەڵێ ئەم فەزایە فکریەی خوڵقاندووە کە پێکدادان دروست بێ هەر یەکە بە کامی کەلتوری خۆی دێ بۆ ئاڕاستەیەدا پێناسەکە باردەهێنێ کە دژایەتی بەرامبەری پێ بکە مەسەلەی جێندەر بابەتێکە پەیوەندیە لە لای من وەکو خۆم پەیوەندیدارە بە خەبات و خەمی ساڵەهای ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی ئێمە دەزانین لە خۆراوەندیەکی من دەڵێم بواری جێندەر جوانیەکانی لە نێو ئاینی ئیسلامەوە لە ئەلفەوە تایا دەبینینەوە پەیوەندیدارە بە خەم و خەباتی ژنانەوە پەیوەندیدارە بە مافی ئینسانی ژنانەوە کە پێویستە وەکو ئینسان بژی کە پێویستە یەکسان بێ پێویستە بندەر نەبێ کە پێویستە پێناوێکی پیا و سالاريانە لە ئەرفەوە تایا لە میراتەوە تا مەرگیە مافرەتە قوت نەدا لەبەرەوەی ئێمە دەزانین لە ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چ دەردی سەریەکدا دەژان خەباتی جێندەر بۆەوەیە کە دوێنێ بزوتنەوەی تالیبان بڕیاریدا کە پێویستە ژنان لە نێو پەیمانگا و زانکۆکاندا نەخوێنن ئایا ئەمە چه پەیوەندیەک من پرسیار لە مامۆسایانی ئاینی دەکەم چ فەرمودەیەک لە سەحاحی سەتەدا هەیە کە باس لەوە بکە کە پێویستە ژنان نەخوێنن کە پێویستە ژنان دوورکەونەوە لە نێو زانکۆکاندا لە چ دەقێکی پیرۆزی قورئان هەیە کە بە کەمتەرخەمی لە ژن بڕوانێ شتی لەم جۆرە نییە ئێمە دژی ئەم ئایدۆلۆژیا و ئایدیا و سیاسەتەین کە بازرگانی بە ژنانەوە دەکات کە ژنان بندەستر دەکات جێندەر وەکو خەباتێک بۆ بەدەسێنانی مافەکانی ژنان بۆ ئەوەی ژنی ئینسان بێ بۆ ئەوەی دەستی قوتار بێ بۆ ئەو شتێکی ضرورە شتێکی ضرورە زۆر باشە دکتۆر ناسح ئەم بابەتی مەسەلەی لە فرۆشیەوە هێنامان بۆ مەسەلەی جێندەر مەسەلەن بۆچی دووبەرەی لێ دروست بکە وەڵێ لە ناو جوانەکانی ئاینی ئیسلامە خۆی بینێتەوە لە ڕاستیدا هەر بابەتەکە کەمون بۆی هاتم بابەتی جێندەر بوو جێندەر بێگومان من پێم وایە ئەبێ جێندەر ئەم دەستەواژەیە کە بەکارە هێنرێ پێناسەی بۆ دابنرێت بەڵێ کە دیارە لە ساڵەکانی هەفتاکانەوە ئەم دەستەواژەیە هاتۆتە بوون و بەشێک لە زانایان خصوصیانتە ناو زانستی کۆمەڵایەتیەوە بە تایبەتیش لە مؤتەمەری قاهیرە ساڵی 1994 و مؤتەمەری پەکینە ساڵی 1995 کە چەندین جار بەکار هاتووە لە مؤتەمەری قاهیرە نزیکی 50 جار وشەی جێندەر بەکار هاتووە لە پەکینە زیاد لە 200 جار بەکار هاتووە وتیانە پێناسەیەکی جێندەرمان بۆ بکەن بەڵام بەداخەوە وەکو چۆن ماوەیە گوشەی ئیرهاب تیرۆر بەکارە هاو پێناسەی بۆ نەدەکرا بۆی بە ئارزی خۆیان هەچ کاڵایە ببێ بیانکەن بە باڵایە ئەمەیانە هێنابوون بەڵام بە کورتی جێندەر لە ڕاستیدا یەکی کترە لە هەنگاوەکان کە باس لە بەرامبەر پێناسەی کورتی جێندەرێ با بکە من جا بۆی بزانێکی یعنی جێندەر بەواتای کەس ئەم مرۆڤە کوڕە یا کچە و کوڕەگەز نابێ باسی لێ بکرێت چونکە دوایی خۆی ئەبێ ڕەگەزی خۆی هەڵببژێرێ دەکرێت دەیان کوڕەگەزی کچەتی هەڵببژێرن بڵێن ئێمە کچین و دەیان کچی ڕەگەزی کوڕەتی هەڵببژێرن لەبەرەوە یەکێ لە واتەکانی جێندەر دەکرێت یەکسانی سیاسی بێت ئەمە دەکرێت قبول بێ بەڵام بەو ڕەهایەی کە بەشێک لە سیکۆلیارەکان لە وڵاتی ئێمە بانگەشەی بۆ دەکەن مکەبەری بۆ دادەنێن لەسەر شوێنە گشتیەکان و ئیستیغلالی شوێنە گشتیەکانەکەن لەسەری کە ڕاستە و خۆت بەریەکەوتن هەیە لەگەڵ ئەخلاقی کۆمەڵگەی کوردەواری ئەنجا لەگەڵ دینی کۆمەڵگەی کوردەواری کە ئیسلامە بەڵکو قەنەعەتم وایە بەشێک لە ئاینەکانی تریش هەر ئەمەی پێ قبوڵ نییە تەنانەت بڕۆ ناو ئەمازیغەکان بڕۆ ناو کێ هەیە لە تیرە سەرزەوی هەیە ناکۆکیەکەی لەوایە کە بانگەشەیەکی سافری تێدایە بۆ ئەوەی کە ئازادە کوڕە گەڕەگەزی خۆی بگۆڕێ بۆ ڕەگەزێکی دیکەیتر ئەمە لەکوێ ئایناجێ بێتەوە
بۆ نمونە دەڵێت کۆمەلگایە کە کوڕەکە بە کوڕ و نێرینەیەتی پێوانێت وە کچیژەکە بە کچ پاشانیش لەو ئیتفاقیانی کە باسی جەندەرەکە لەوە دەچون کە بڵێن ڕزەواج لە نێوان نێر و مێیەکدایە و ئەبن بە ژن و مێردۆ بن بە دایک و باوک زیاد لە 12 جۆر هاوسەرگیریان داناوە هاوسەرگیری پیاو بۆ پیاو ژن بۆ ژن لەگەڵ بوونی کەپڵ لەگەڵیانە تەنانەت مرۆڤ و ئاژەڵ ڕێی پێدەن تەنانەت یعنی شاز لەگەڵ شازە چەندین جۆریان باس کردو حتا من پێم وایە کە پێناسەی جەندەریان نەکردو لەوە چێ بەشێکەوە بۆ ڕویان نەبوو بێ لە مۆتەبەرەکانە حەقیقەتی جەندەر باس بکەن چونکە ئەوەندە دەستەواژەی تێدایە و بە هەندی ئاقارە ئەڕوا شەرمەزاری مرۆڤایەتی تێدایە ئەوە پێویستە لە کۆمەڵگەی مەجلیسە پێویستە ئەزیزەکەی من سیرکە یەکەم جار باسی ئەوە کرا کە ئافرەت و ئازادی ئافرەت و مافی خۆی دوایی لە ئافەت و مافەکەی بوو بە ئافەت و ئازادی ئەمەش تا ئەندازە جێ بێتەوە ئەبێ ئافەت بەشی خۆی ئازادی هەبێ لە زەواجە لە کاسپیا لە ژیانە بەڵام ئەمەش تێپەڕی بۆ فیمینیزمی بۆ چڕبوونەوە لە دەوری ئافەت تەنها ئافەت ببینێت کە ڕێکخراوە ئافەتەکان بگەنە ئاستێک لە سا 60یان ئافەت شوکا بە ئافەت بڵێ پێویستمان بە پیاو نییە تەنانەت لە وڵاتی متحیدی ئەمریکی ڕێکخراوی ئافەتان دروست بێ بە ناوی حرەکەت تەقطیع ئەوساڵ الرجال بزتنەوەی چوارپەلکێشانی پیاوان یعنی دژواری و دژمنایەتێک لە نێوان هەردوو ڕەگەزەکە دروست بکە هێشتا بەوەشەوە نەوەسێ بەرەو جێندەرێتی بڕوا کە بە شێوازێک یعنی ڕێ بدا بەوەی کە حەزەکانی مرۆڤ چییە وەکو فەلسفەی لەزەت و شوێنکەوتنی هەواو ئارەزوەکان بگاتە ئاسێک کە ڕێ بدرێت ئەگەر ئافەتێ بێوێ لەگەڵ ئاژەڵێکە ئەگەر هاتو بێوێ لەگەڵ پیاوێ لەگەڵ ئاژەڵێکا بێ ئەمانەشان بەلاوە سروشتی بێت و بگاتە ئاستێکی دیکەیت تەنانەت بانگەشەکردن بۆ ڕابواردن لەگەڵ مناڵە یعنی مەیکێکە لەوشێکە لەو شتانەی چونکەڵێت تۆ حەزت لە چی بێ حەقە ڕێزە حەزەکەی تۆ بگیرێ خۆ ناکرێت هەر کەسێک لەگەڵ بەهابەرزەکانی ناگونجێت کاکە ئەو ڕەهابوونە یعنی وا دەکا من سنووری تۆ بشکێنم ئەم سنووری ئەو بشکێنێت پەروەردەکردنی کۆمەلگا لەسەرەوەی لە فەڕەنسا ساڵانە زیاد لە 70,000 گەنج تەسریحەکرێ بە عملی سەربازەتی نایە وەرە ئەمە بێت هەرێمی کوردستان وانێ تۆ چۆن قەنەعەتەکە چۆن پێشمەرگەیەکی بەهێز دروستەکەی کە دیفاع لە دین و لە خاک و لە وڵات و نیشتمانەکە کاتێک کە فکری فێمینیزمی یاخود فکری جەندەری لەمێشکا بێت جلی پێشمەرگەی لە بەرابی بەڵام هەست بکە ئەم پیاوێک نییە لە پێشەوانێ کاکە لە ناو کوردەواریە من باسی دین ناکەم دین سەسەرم لە کوردەواریە لە کاتی خۆی کە یعنی برام پێشمەرگە بۆ یانگو کاکە بەڕی نێر بۆ سەر بڕین باشە یعنی وان لێ هاتووە ینی مناڵ بووم بەزەی ماهاتەوە گو باشە بۆ ئاوا ینی هەبێ کورسە ئێستش جێشی هەموو وڵاتان جێشی هەموو وڵاتان لە سەدانەوە پێنجی پیاوە تۆ چۆن ینی تۆ چۆن لەسەرەمە چۆن ئەتوانی ڕەگەزەکە بسڕیتەوە ئەم مینەیە ئەندامی جەستەی مینەیە ئەم حمل هەکە ئەم شیر ئەدا حەچی پیاوی دنیای ناتوانانی حمل کاوشکە مەگەر پارەی دنیای بۆ سەر بکرێ ئەمە بخوا دروستی کردووە یعنی یە قسەی بچووک هەیە کە بۆ ئێمە دژی سروشت بینەوە ژینگە سەوزە با دژی دار و درەخت نبینەوە با دژی کانیاوەکان نبینەوە با دژی تیشکی خۆر نبینەوە با دژی ڕاستەقینەی ئێمە نبینەوە کە ئەمە ئافەتە ڕێزی لێ بگیرێ ئەمە پیاوە ڕێزی لێ بگیرێ ئیسلامیش هاتووە دەفەرمێ ئەبێ ئافەت بێ و پیاویش پیاو بێ و هەردووکیشان مافی ژیان و کارەکانی کۆمەڵایەتی خۆیانیان هەبێت دکتۆر مامۆستا مەسعود ینی چۆن ئێمە وا بکەین کە بە چۆن ئاها کۆچین لەسەرەوەی کە دیاردەی لەش فرۆشی و مەسەلەن داخستن ئەو دەستخۆشی بۆ هاتەوە وا بکەن کە ئەم بابەتانش کە هەر بابەتێک بەڕاستی بە ئارامی گفتوگۆی بکەین هەمومان بتوانین وەکو چۆن دکتۆر ماجدوتی چەند مامۆستایانی ئاینی باشە ینی زەڕورە پشتیوانی داخستنەکە بکەن ڕۆشنبیران و قەڵەم بەدەستانیش دەبێت پشتیوانی بکەن لەو بابەتە چۆن تێگەیشتنێکی ئاوبەش دروستکەن واللهی بێگومانم لەوەی کە هەموو خاوەن کەسێکی بە ئینساف دان بەوە ئەنێ کە پێشینە گەورەکانی ئێمە بە زانا و خوێنەوار و ئەهلی قەڵەم و زانا دیارەکانی ناو ئەم کۆمەڵگەی ئێمە چۆن باسییان لە احترام و ڕێز لە ڕەئی بەرامبەر کردووە حتا بە خاوەن ئاینە جیاوازەکانیشەوە باشە ئیسلام ئێمە پێمان وانە هیچ کاتێ ئیسلام بارگرانی بوو بێ بۆ سەر ڕەهەندەکانی ژیانی ئێمە لە ڕووی سیاسی و نەتەوایەتیەوە ئەوە ئیسلام نییە ڕێی لە ئێمە گرتووە کە دەوڵەتی کوردی دروست نەکەین ئەوە دەوڵەت و ڕژێمە ستەمکارەکانن ڕێیان لە ئێمە گرتو ئەوە بڕیاری سایکس بیکۆ بوو ئێمەی بەش کرد ئەوە بڕیاری عومەری کوڕی خەتاب نەبوو هاتە ئەم وڵاتە کورد نابێ خاوەنی خۆی بێ ئەوە بڕیاری خلافەتی ئیسلامی و مسلمانان و سەحابە نەبوو وەڵا کورد وەکو کورد نابێ دەوڵەتی هەبێ ئەوە بڕیاری ڕژێمە ستەمکارەکانە هەرگیز ئێمە نەڵێن قوربانی دەسی ئیسلامین بەداخەوە بۆیە من
زۆر سەیرم لێ دێ کاتێ مەقالەی نووسەرێکی بەڕێزە خوێنمەوە ئەڵێ ژن ئەبێ لە دەستی دین و مەلا و کۆمەلگە و خێزان ئەبێ دەری بهێنین باشە ئێمە ئەپرسین ئایا جاران ژنی ئێمە و دایک و نەنکەکانی ئێمە خاوەن ماف و ئازادی و ڕێز لێگیراوبوون یا ئێستا بەداخەوە لە ژێر ناوی جێندەرا و بە ناوی جێندەرەوە و بۆ خزمەتکردن بە حەزێکی خۆیان هاتوونەتە پێشەوە بە ناوی دیفاعکردن و داکۆکیکردن لە مافی ئافرەت بۆی ئافرەت یەکسان بێ گوایە ئافرەت زوڵمی لێکرێ ستەمی لێکرێ ئافرەت نایەتە دەرەوە ئافرەت لە کونجی ماڵەوەیە ئافرەت چی بکرێ بۆ حەزە تایبەتەکانی خۆیان بەداخەوە هەندێک لەوانەی کە ئەو جۆرە لە بانگەشانەکەن هەندێک لەمانە خۆیان تووشی کێشەی گەورە بوونەتەوە پیان خۆشە خەڵکی تریش وەکو خۆیان تووشی کێشە بێ بۆیە ئێمە پێمان وایە کە ئیسلام و شریعەتی ئیسلام ڕێزی گەورەی لە ئافرەت ناوە و هیچ کاتێ ئەوەی کە ئێستا جێندەر ئەیەوێ ڕێزی بۆ بگێڕێتەوە ئەمە بێ ڕێزیە بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە ئافرەت ئەمە یەکسانی نییە یعنی وەکو جەنابی دکتۆر فەرمووی جێندەر پێی وایە کە لە ڕووی جەستەییەوە نێر و مێ نابێ وەکو خۆی بمێنێتەوە نابێ ڕازی بی بەوەی کە خوا تۆی چۆن دروست کردووە کە نێری نەخێرەتوانی ڕەگەزی خۆت بگۆڕی بۆ مێ تۆ نابێ هەر باوک بی ئەتوانی ئەگەر حەزی لێ دایک بی ئافرەت ئەبێ بێتە دەرەوە یعنی بەداخەوە من یەک شتی نووسەرێکی جوانی ئیسلامیم بەرچاوکە و ئەڵێ ساڵانی پێشوو و کاتەکانی پێشوو شەڕی خەتەنەی مینیان بە ئێمە گێڕا ئافرەت نابێ خەتەنە بکرێ بەڵێ ئەمە ڕەئی جیاوازی ناو فقەهای ئیسلامیشی لەسەر بوو ئێستا بۆ هاتووی دەتەوێ ئەندامی نێرینەی کوڕەکانمان و پیاوەکانمان ببڕن و بیگۆڕن بە ئەندامێکی تر یعنی ئەمە کارەساتە تۆ ئەتهاتوی وانە بەڕاستی ئەمە کارساتە گەر بمبووری کاکە یعنی ئافرەت لە کۆمەڵگە غەیر ئیسلامیەکانە ئافرەت لە کۆمەڵگە ئیسلامی غەیر ئیسلامیەکانە کاکە قوربانیە ئافرەت لەگەڵ ڕێزما کام ڕێزە لە ئافرەتی کۆمەڵگەی ئەوروپی یعنی هەر ئەو نووسەرە ئەڵێ کاتێک کە باسی مافی ئافرەتی ئیسلام و ئافرەتی کۆمەڵگەی ئیسلامی و ئافرەتی کوردەواری ئەەکەم لە ناو خێزانی ئیسلامی و خێزانی کوردەواری و مجتەمەعی ئیسلامی شەرقیە چ ڕێزێکی هەیە چی احترامێکی هەیە چۆن ئافرەت ڕئیسی ماڵە ئافرەت دایکە ئافرەت خوشکە ئافرەت گەورەیە ئافرەت دەستێنین بەسەرا پێغەمبەرەکەی ئێمە و پێشەواکەی ئێمە ئەفەرمێ ئیستەوسوا بالنساء خەیرا پێغەمبەرەکەی ئێمە فەرمێ خەیرکم لئەهلیه وأنا خەیرکم لئەهلی باشتریتانەوەی باش بێ بۆ ماڵ و مناڵ و ژنەکەی پێغەمبەرەکەی ئێمە جارێ دەستی بەرز نەکردەوە لە ژنێ دینەکەی ئێمە ڕێگە نادا لەگەڵ ئافرەتە ستەمکار بین قورئان و پەیامەکەی خوای ئێمە فەرمێ وعاشروهن بالمعروف ئەی جێندەر تۆ چیم پێڵێ ئەڵێ بێدەنگ مەبە بەرامبەر مێردەکەت بێدەنگ مەبە بەرامبەر بە براکەت ئەی ئەوانەی بانگەسەی جێدەرەکەن ئەتەوێت چی بە ئێمە بڵێ ئافرەت تووشی لەگەڵ ڕێزما سنوور بەزاندن بکەی ئافرەت بێڕێزی بەرامبەر بە برا بکە یعنی بێگومان یعنی لە کاتێکە ئافرەت مامۆستا لە کاتێکە من ئەڵێم بێڕێزیەک فێری ژن بکرێ هەمان بێڕێزیە بەرامبەر بە پیاویش نابێ گەنجێکی شوالێ بکەیت کە بێڕێز بێ بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە چواردەور زۆر دکتۆر مازی تێگەشتنی بە ڕێز چی بوو کە باسیەوەت کرد کە بە تەواوی لە ئەلف تا هەیە لە ناو جوانەکانی ئاین ئیسلامە جێگە بێتەوە تۆ لە چ خەتێکەوە بۆ ڕۆیشتی من دەڵێم ئاینی ئیسلام هەردوو دکتۆر و مامۆستا مەسەلەن ڕەتیان کرد قسەکانیان ئەزانی چۆنە من لەگەڵ گەلێ لە بۆچوونەکاندام بۆیە دەڵێم لە نێو جوانیەکانی ئیسلامدا دەتوانین ئەو جوڵانەوەیە بدۆزینەوە ئیسلام لەگەڵ سروشتی خۆڕسکانەی ئینساندایە سروشتی خۆڕسکانەی ئینسانیش زۆر جار بەلاڕێدا دەبرێ ئێمە لە سەردەمێکداین کە زۆر شت بەلاڕێدا براوە زۆرێک لە تایبەتمەندی کۆمەڵایەتەکانمان کەوتونەتە ژێر مەترسیەوە پێویستی بە لۆژیک و لێوردبوونەوەیەکی زۆرە بۆی ئێمە ئەو سروشتە خۆڕسکەی ئینسانیەت و ئەو بۆن و بەرامەی باوەڕداری خۆمان لە دەست نەدەین ئەم دیاردەیە کە مامۆسایان باسی دەکەن مەسەلەی بواری جێندەر لە مابەینی نێوان دوو ڕەگەزەکاندا ڕەگەزی نێرومێ هەر ئەو سروشتە خۆڕسکە زۆر جار ڕەگەزێکی نێوەندی هێناوەتە بەرهەم نەتەوە یەکگرتووەکان لە ئێستادا زۆر بەجددی ئەوەی کە پەیوەندیدارە بە مافەکانی ئینسانەوە وەکو بەندێکی گرنگی پەیوەست بە مافی ئینسانەوە بڕیاریان لەسەرداوە و لە ئەنجامی شۆڕبوونەوەی داتا و زانیاری گەلێکی زۆر بۆیان دەرکەوتووە تا ڕادەی لە سەدا 20 ئینسانەکان خواستێکی سروشتیانەیان هەیە کە نە لە ژندا خۆی دەبینێتەوە نە لە پیاودا خۆی دەبینێتەوە
بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەکی لەم جۆرە پەنایان بردۆتە بەر بوارگەلێکی پەیوەست بە ممارەسەکردنی ئازادیەکانی تایبەت بەو کەسانە. ئەم حاڵەتە بە نیسبەت کۆمەڵگەی ئەمەوە شتێکی نامۆیە. من لەگەڵتان بێزراویشە لە کاتێکدا بۆ نمونە مامۆسایەکی ئاینی من دەمەوێت بپرسم مامۆسایەکی ئاینی یەکێ لە زاڕۆکانی نەژنە نەپیاوە لەو بەینادایە وەکو کۆمەڵگەی خۆمان دەڵێ نێرەم و کەچی لێ دەکا وەکو جاران دەبێت بەرباران بکرێت دەبێت دەبێ مافەکانی وەبێ داوا دەکەین حکومەتی هەرێم نەخۆشخانەیەکی تایبەتی ئازادانەی هەرزان بەڵکو مەجانی بەبێ بەرامبەر بۆ ئەو کەسانی کە بۆ حاڵەتان دەدرونیانی و جەستەیانیان هەیە کە چارەسەری بکرێن. مامۆسای عەزیز زۆر جار لە خۆناغبندێکی مێژوویدا تقریباً 20 ساڵێکی خایاندووە ئەم بوارە بە نەخۆشی شوێن کراوەتەوە لە ئێستادا ڕێژەکەی لە ڕادە بەدەر زۆرە. ئەم حاڵەتە وا نەزانن بە شێوازێکی پەنهانی و شاراوەیی لە نێو کۆمەڵگە ئیسلامیەکاندا ئێجگار زۆر بووە. من بۆ خۆم پسپۆری مێژوم دەزانم لە ناو مێژووی ئیسلامیدا بە تایبەتی لە سەردەمی ئومەویەکاندا ئێمە دەقی شعری خەلیفەی ئومەویەکانمان هەیە کە بەسەر کوڕدا وتوێتی عشقی پەنهانی خۆی پەنگ پێ خواردووەتەوە دەیان دەخەیە مامۆستا ئێوە خۆتان ئەزانیشی بەس حاڵەتە ناسروشتیە. یعنی ئومەتی متحیدە یەک پرسیاری بچووکم هەیە ئومەتی متحیدە ئەوێ ئاواتی ئەو خەڵکە بێنێتە دی مادام کوڕە حەزی لە کوڕە بڵێ قەینا ئازاد بێ ئەی بۆ تا ئێستا ئومەتی متحیدە ئاواتی میلەتی کوردی نەهێناوەتە دی کامانەوێت سەر بەخۆبی وڵاتێکمان هەبێ ئومەمی متحیدە ناتوانێت ئومەمی متحیدە نەیتوانیوە و ناشتوانێ هەموو ئەو بەندوبانەی کە خۆی دەیەوێت بەسەر کۆمەلگا جیاوازەکان و کولتورە جیاوازەکان خەلیفەیەکیشەوەی ئەو خەلیفە هەڵە بووە و وڵاتی ئەوروپیمان هەیە بچواتە لای دکتۆرێ دەرمانی پزیشکی ئێمە وڵاتی ئەوروپیمان ئەم شتە پەیوەندی بە دژایەتیکردنی ئاینەوە نییە. رووسیا یەکێکە لەو وڵاتانەی کە توخنی ئاینداری نەکەوتووە لە فەلسەفە و سیستەمی سیاسی خۆیدا بە هەموو شێوەیەک دژایەتی ئەم حاڵەتە دەکات. کەواتە من دەمەوێت بڵێم شتەکە ئەهوەنتر وەربگرین زانستیانەتر تەماشای بکەین وەڕەچاوی ماف و ئازادیەکانی ئینسانی تێدا بکرێ و نەکەوینە نێو معمای ململانەیەکی تاقڕووکەینەوە کە نەگەینە نەتیجە. منیش لەگەڵ ئەوەدام منیش بە هەمان شێوە لەگەڵ ئەوەدام یعنی تێگەشتنی هاوبەش چۆنە ئێمە ئەڵێین ئەمەی کە کەسانێک هەن لە کۆمەڵگای ئێمەدا وەکو دکتۆر فەرمووی نێرەمووکن یا هەندێک هەست هەن هۆرمۆنیان تێکچووە یا هەندێک کەس هەن باری دەرونیە ڕێزیان لێ بگیرێت بەڵکو نەخۆشخانەیەکی تایبەتیان بۆ دابنرێت و کۆمەڵێ پزیشکی دەرونیان بۆ دابنرێت ئەوەی کە هۆرمۆنی کەمە یارمەتیان بدرێت بۆی جارێکتر بخێنەوە ژیان بەڵام ئەمە نەکێتە قەزەیەکی سیاسی نەکێتە قزەیەکی لا ئەخلاقی بانگەشەی بۆ نەکێتەوەی بانگەشە بۆ نێربازی ڕەگەزبازی بکرێت ئەبێت چارەسەریان لە ئێستادا مامۆستا ئێمە گەر واقعەکە بخوێنینەوە دەزانین لە واقعی ئیمڕۆدا بە تایبەتی من لە 2011ەوە کە چوومەتە ئەوروپا ئەم دیاردەیە ئەجگار تا ڕادەیەک بڵاو بووە و تاگەکانی ئەوروپا سڵیان لێ کردوێتەوە. ئێستا کە 2022-21ەوە کە دەچیتە ئەوێ سیرەکەی ئینسان کە دەدا بەلایانە ناوێرێ بە خێرایی بدا بەلایانە دەترسێت لە ڕووی یاساییەوە لێ پێچینەوەی لەوە بکرێ وەکو تەوهین تەماشا بکرێ. من دەزانم کە بانگەشەیەکی ئێجگار زۆر هەیە بۆ ئەم حاڵەتە بانگەشەیەکی ناسروستی کە جێگەی مەترسیە و بەم جۆرە بچێتە پێشەوە لە 20 ساڵی ئایندەدا وەکو ئەوەی کە توێژەرەکانی بواری کۆمەڵناسی پێمان دەڵێن لە 20 ساڵی ئایندەدا ئەم حاڵەتە هێندە نۆرماڵ دەبێتەوە و شتێک نامێنێتەوە بە ناوی بەهای خێزانداری و سروشتی ئینسانەوە. ئێمە لەگەڵ ئەمە داین. بەڵام من لێرەدا پەیامەکەی منەوەیە مامۆستای عەزیزم پەیامەکەی من ئەمەیە شتەکە کورت نەکەینەوە بۆ گەمەیەکی ئایدۆلۆژی کە نەگەینە نەتیجە با خەمی خێزانی خۆمان بێ خەمی کەلتور و کۆمەڵگەی خۆمان با خەمی ئەوەمان هەبێ ژنەکان کچەکان و مێینە لە وڵاتی ئێمەدا ئیتر بندەست نەبێ ئەمە نەکەینە پاساوێک بۆ ئەوەی هەناسە ئازادەکانی تریشی لێ بچنین. ئێمە دەزانین ئێستا مامۆستای عەزیزم لە ڕۆژهەڵاتی کوردستاندا جوڵانەوەیەکەیە کە جێگەی شانازیە بۆ هەموو کورد بە ناوی ژن ژیان ئازادیەوە کە لە ڕۆژنامەکانی خۆر ئاوادا لە یەکێ لە ڕۆژنامەکانی ئوسترالیادا بە مانشێت نووسراوە فیمێل ستەیت بە خۆر ئاوای کوردستان. ئەو خۆراوای کوردستان بۆ خۆم لە 2007 هاچووم ژنە ڕەشپۆشەکانی لە کەناری قامشلۆدا بە دیار سەتڵێکی ماسەوە خۆری چەشنگا دەکێشێ بە تەوقی سەریدا بندەست بەدبەخت جێماو بەڵام ئێستا چەکی قۆناغێکی لەشاندایە دژی داعش و بەڕبەڕیەت جەنابی مامۆستا بە یارمەتی ئەم شتە نابێت تێکەڵ بکرێت شاهیدێک وەکو بە ئینسافەوە
ئەوە پەیامی مامۆسایانی ئاینی و زانایانی ئاینی نەبوو کە دەستخۆشی و پاڵپشتیان لە ڕاست. ژنان و خوشکانی ڕۆژاوا کرد بۆ دیفاعکرد لە نەتەوەکەیان بەڵام ئەفم کە تخوا یارمەتیم بی ئەمەی کە جێندەر ئەیکا جەنابەت بەو شێوەیە کە پێت وایە یا ناوێکی جوان و ڕۆیەکی جوانی هەیە لەگەڵ ئادابی ئیسلامی و کوردەواری و کولتوری ئەم وڵاتە ئێمە گونجێت بە هیچ جۆرە ناگونجێت دکتۆر ناسەخ بتوانین ئەمە وەری وەریگرین ئێمە بتوانین دژی بۆ دروست نەکەن چون هەر شتێک کە دژت بۆ هەرێمی کوردستان تەوژمەهێنێت هەرێمی کوردستان لە واقعا بە فعلی هەنگاوی باشی ناوە لە مەسلەی مافی ئافرەتە باش هەرچی حیزبەکانە سەرکردایەتیان ئافرەتی تایە بە حیزبە ئیسلامیەکان لە پێش ئەلمانیەکانە و ئافرەت لە ناو بواری ئابووریە لە ناو بواری دائیرە وەزایفەکانمانە ئافرەتمان هەیە وەزیرە ئافرەتمان هەیە حاکمە هیچ کەسێکیش هیچ کێشەیەکی نییە لە ڕووی فقیشەوە هیچ کێشە و ئیشکالێتێک نییە ئێمە کێشەیەکمان نییە لەم بابەتانەیە ئەوەی کە کێشەمان لەگەڵایەتی ئەوەیە کە کۆمەڵێک هەیە نەخۆشیە ئەم نەخۆشیانە بکرێنە ئەسڵ و تەندروست و ژیانی کۆخێزان تێک بچێت چونکە ئەو کەسانەی کە بۆ نمونە ئەم نەخۆشییان هەیە ئایا ئەکرێت کەسێک لەبەر ئەوەی کە حەزی لە هاوڕەگەزبازیە بە ئارەزی خۆی هەر ڕۆژە و تیجارەت بکا بەجەستەی خۆیەوە ئافرەت بێ بۆچی بۆ ئافرەت دروست نیە بۆچی بۆ هەندێک ئەتوانین بە لێک تێگەیشتن ئەمە حەڵکەین دەتوانرێت بەر لێک تێگەیشتن بە یاسای حەسم کە ئەم بابەتانە ئەوەی ناساغە نەخۆشە وەکوتم نەخۆشخانی بۆ بکرێتەوە لە بواری دەرونی و لە بواری جەستە یاکاریان لەسەر بکرێت بۆی ژیانیان بۆ بگەڕێتەوە پاشان ڕێن نەدرێت بەوەی کە ببێتە هۆکارێک بۆ تێکشکاندنی خێزان ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هاوڕەگەزبازی ئەنجام بدرێت لە وڵاتی ئێمەدا چونکە بەڕاستی یەکێک لە هۆکاری دابڕایی وڵاتەکان تۆ بێنی پێشای خۆ لە راپۆرتەکە خوێنوانێ لە ئەمریکا ئەوروپا 25 میلیۆن کەس هەیە کە لەسەر هاوڕەگەزبازیەژی یعنی 25 میلیۆن پیاو کە لەگەر هاوڕەگەزباز بن لەو 25 میلیۆن ئافرەت چی بکە یعنی ئەمە کێشەیەک لە کۆمەلگا دروست دەبێت کە توانای مرۆڤەکان بەرەو کۆتا ئەڕوا و دوابڕاوە بین و نەوەمان نامێن ئەگەر ئێمە میلەتی کوردنەوە نەخەینەوە خێزان تۆکمانەکەین خۆشمان بەرەو فەوتان ئەمە پێشوسمە لە مامۆستا مەسعود ئەمە بە تەوژمێک هاتووە و بەسەرمان ئاسە پێندرێ یان ئەبێت چۆن بەهاتی ئەوەی باست کرد خۆی لە ئێستادا مامۆسایانی بەڕێز خۆتان دەزانن لە نەوەدەکانەوە کەسێک بە ناوی جۆزی پنایی لە راپۆرتێکدا دوایی کردی شەکتێبێک شتێکیان دانا بە ناوی هێزی نەرم لە ئێستادا شتێک بە ناوی هێزی نەرمەوە لە گۆڕێدا شتەکان ناسەپێنرێ بە تۆپزی ناسەپێنن ئەو قۆناغە بەسەر سوو کە گەمارۆی قەڵایەک بدەیت و بە زەبری هێز ناچاری بکەیت بەو ئایدۆلۆژیا و باوەڕی خۆی کە دەتەوێت ئێستا شتەکان جوان دەکرێن لە پێشچاوی کۆمەڵگا سەرنج ڕاکێش دەکرێن بە خۆت نازانیتەوە لە نێویدای لە ئەوروپادا ئەم حاڵەتە تا ڕادەیە قۆناغ بە قۆناغ بە پشتیوانی ڕێکخراوگەلێکی نهێنی و شاراوە کایەسە بۆ زانست ڕوون نەبووەتەوە کە ئەمانە چین لە پشتم قۆناغەوە کە دەگوزارێت ئێمە دەزانین معمایەک و مەتەڵێک هەیە لە پشت ئەم حاڵەتەوە بەڵام دەمەوێت بڵێم قەزێ ئەوەی کە پەیوەندیدارە بە جێندەرەوە نابێت تێکەڵ بگرێت ئەم حاڵەتەی ڕەگەزبازی بە تایبەتی زیاتر دیار دەکەن پەیوەندیدارە بە نێرونێەوە هەر پەیوەندی نییە بەژنەوە مەسەلەی نێرونێت چه پەیوەندیەکی بەم جێندەرەوەیە کە پەیوەندی داری دەکەن بە مەسائلی فێمینیزمەوە نێرونێر چ کۆناغێکی ئێمە دەزانین مامۆستای عەزیز ئەم حاڵەتە ئەسڵەن ئەم شتەکە ناوی بازی لێ دەنرێ هاوڕەگەزبازی وەرچی لە ئێمە لە نێوان ژن و پیاویشدا قبوڵمان نییە بەو شێوازە کولتوری ئێمە قبوڵیشینە لە نێوان چجایەوەی ژن و پیا و پیا ئێمە مەسەلەن دوێنێ لەش فرۆشیەکان دانراون خۆ ژن و پیاون وەک شوکڕن بەیەک دژی ئەوەشین نەک ئەوەی دژی حاڵەتی ناسروشتین و دژی لە خشتە بردنین دژی بە بهێنانە ناوەوەی بواری پارەین بۆ مەسائلە ڕۆحیەکان مەسەلەی خێزان حاڵەتی ڕۆحی و پاکی و سەداقەت و ئەوە بنیادی دەنرێ کە ئەوروپا و خۆراوە و مافی ئینسانی لەگەڵدایە ئەمە مافی ئینسانی لەگەڵ شتێکی نکولی نەرەکراوە دەمانەوێ بەڵام پێویستە ئەم حاڵەتە شاراوەی کە ساڵهای ساڵە لە ناخی کۆمەڵگەدا پەنگی خواردوێتەوە دەواازەیەکی بۆ دابنرێ مامەڵەیەکی لەگەڵ بکرێ ڕاوێشکاریە بێ وەکو بەڕێزت فەرمووت بە شێوازێکی زانستی چارەسەر بکرێ و ئەو نەخۆشانە پێویستە عیلاج بکرێن نەک لە نێو کۆڵان و کوچەیەکدا تەواوی دەوروبەری خۆشی بارگاوی کا بەو بارە ناسروشتیەی کە لە سەرشانیەتی حاڵەتێکی نەخۆشی زۆر باشە مامۆستا ینی بەڕاستی چۆن بتوانین ئێمە ئەو چەکە چیە بەدەستی میلەتی کوردەوە کە بتوانن ڕێگری لە هەموو بابەتانە بکە بەبێ ئەوەی کە یەکتری تەخوین و تاوینکەین وەڵاهی من پێم وایە چەکی گەورەی دەستی ئێمە لە ڕابردوو لە ئێستش و لە ئایندەشا ئیلتیزامبوونە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و ئیلتیزامبوونە بە ڕێگە و ڕچەی باو با پیرە باش و چاکەکانی خۆمانەوە کە هەر شتێک
ببێ بە هۆکاری لادانمان لە ڕێگە پاک و جوانەکەی ئیسلام لێ دوور بکەینەوە. ترسی ئێمەش ئەوەیە وەکو دکتۆری بەڕێزی شاری پێەکە لە 20 ساڵی ئایندا جێندەرسازی ئێستا تەنها کۆمەڵە سەرەداوێکیان پێیە کە ئازادی بە ناوی ئازادی و یەکسانی ئافرەتەوە هاتوون. بەڵام حقیقەتی جێندەر ئەوەیە کە کوڕ ئەتوانێ ژن وەکو چۆن ژن ئەتوانێ شوبکە کوڕیش ئەتوانێ شوبکە. ژن چۆن ئەتوانێ شوبکە ئەتوانێ پیاوێ ئەتوانێ ژنیش بێنێ. یعنی کارەساتەکە ئەوەیە کە بە ناوی ئازادی و یەکسانی بۆ ئافرەتەوە کارەساتە گەورە دوور لە ئەخلاق و بەها ئیسلامی و نەتەوەی و نیشتیوانەکەی ئێمە ئەمانەمان بۆ بسازێنن. ئێمە ئەمانەوێ میلەتی خۆمان لەوە ئاگادار بکەینەوە کە میلەتی ئێمە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلاما شێلراوین بە یەکەوە ناتوانین لە ئاینی پیرۆزی ئیسلام دوور بکەینەوە. ئەوە بڕیاری بەرپرسە باڵەکانی وڵاتی ئێمەیە کە چۆن بڕیاری جەریئانەدەن هەر شوێنێ هەر جێگەیە دژ بێ لەگەڵ ئاین و کولتوری نەتەوایەتی ئێمە ئەبێ دابخرێ. ئەبێ پێی بڵێن ئافرم بۆ جێگەکانی کەش بۆ قمارخانەکانیش بۆ جێگە لادەر و خوار و خێچەکانی تریش دەست پێشخەر بن هەنگاو بنێن بۆ ئەوی ئەم میلەتەی ئێمە لە هەموو ئەو کێشانەی کە دەستی غەرب و وڵاتانی دەرەوە کە ئێمە پێمان وایە وڵاتانی زلهێزی دنیا هەر تەماحیان لە نەوتەکەی ئێمە نییە، هەر تەماحیان لە خاکوڵاتی ئێمە نییە، تەماحیان لە ئەخلاقی ئێمایە. کاکە وەڵا شەڕی سەلاحەدینمان پێ ئەفرۆشن، وەڵا شەڕی ئیلتیزامبوونی دینیمان پێ ئەفرۆشن. ئەزان میلەتی کورد میلەتێک بۆ لە مێژووە توانوێتی دینداری خۆی سەربەرزانە بکە و جەریئانە بیکە. کاکە میلەتی کورد وەکو بەڕێزی فەرمووی لە سەرەتاوە کە توانی بێتی سیراع لەگەڵ سەفێوەکان و عوسمانەکان بکە، ئالەم ناوچە مینشینەکانی خۆی هێزەکانی خۆی بسەپێنێ. ئێستا ئەتوانین ئەگەر ئێمە بە جوانی دەست بە دینەوە بچین بە گژی هەموو ئەو فکرانش بە ناوی جێندەرەوە ئەیەوێ ئەخلاقی بەرزی ئیسلامیمان لێداڕنێ. ئێمە لەسەر تا بەرنامەکە باسی سەرچنارمان کرە و شوێنانی داخراوە ساون و سنگەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بازلەوەکە کە ئیتر هەموو ئەو شوێنە تەواو بوو بە شوێنێکی خێزانی و هەموو پێداویستەکانیشی بۆ دابینەکرێ و ئیتر خەڵک ئەتوانێت دەستی خۆش جارێکی کەش ئافرم ئەگەر یەکترمان بینی لەوێژەوە طبیعیە بێتەوە وانە دکتۆر مازێت دروستە مافی ئێمە زۆر خراببوو لەو منتیقانە نەمانەتوانی بڕ ئەرزی محەڕەمە بوو شوێنانە یادەوەری خەڵکی شاری سلێمانی و کوردستانن، شوێنێکی دڵگیر و جوانە و ڕەچاوی ئەخلاقیات و ئەو شتەی تا ڕادەیەکی زۆر ڕەنگە لە چەند ساڵانێکی کەمداندێ شتی نامە و دیاردەی تێدا بوو بێت دەستیان خۆش بێکە هیوادارم بە شێوازێکی قانون و بە شێوازی ڕێک و پێکتر حاڵەتە نەبێتە بانگەشەیەکی سیاسی و نەبێتە هۆکاری ململانەیەکی ئایدۆلۆژی نێوان کۆمەڵگەی ئێمە و هەدەفێکی گونجاو و جوان لە پشتەوە. من یەک نمونەیە تکایە دەمەوێت کاتتەوە بەڵام گفتوگۆکەمان زۆر سەرنجڕاکێش و خۆشە مەسائلی لە شۆشی شتێکە تەنها پەیوەندیدار نییە بە کوردستانە و دەتوانم بڵم لە کوردستاندا هێشتا نەبووەتە دیار و بەداخەوە لە ساڵی 2017دا من راپۆرتێکم خوێندەوە لە نەجد و حیجازدا 67 شوێنی لەشفرۆشی داخراون لە تاریخی هیچ وڵاتێکی ئەوروپیدا هیچ شارێک نەبوو کە خاوەنی 67 شوێنی لەشفرۆشی بێ. ئەم حاڵەتە دیسانەوە تەکیدی لەسەر دەکەمەوە پەیوەندیدارە بە ئەمنی تەندروستی و سححەت و کۆمەڵایەتی و خێزانی ئێمەوە و پەیوەندیدار نییە بە دین و دیانەت و ئەو بوارانەوە. بەڵام دین بازوویەکی بەهێزە بۆ جوانترکردن، بۆ ڕاهێنان، بۆ هۆشیاری، بۆ ئاگاداربوون و ئاڕاستەگرتنێکی تەندروستانەی کۆمەڵی ئێمە و هیچ کاتێک ڕۆشنگەرەکان و بیرمەندان و ئەوانەی کە خواستی دنیایەکی سیکۆلاریزمیان هەیە بۆ وڵاتی ئێمە دژایەتی ئەم حاڵەتە. من پێم وایە ئەگەر هات و داوێن پیسیکردن بێتە هۆکاری نەخۆشی سفلس و ئایدز و زوهوری و کۆمەلگا پێوەی ماندوو ببێت بە هەمان شێوە هاوڕەگەزبازی تووشی نەخۆشی ئاوڵی مەیمون دەبن. کەوابوو لە ڕووی تەندروستیەوانێ پێویستە کۆمەلگای ئێمە بەرەو خاوێنتر بڕوە جگەلەوەی بێتە هۆکاری تێکشکانی خێزان. ئاینی ئیسلامیش هاتووە هەر هەمان عرض پێشکەشەکە تا کۆمەلگای ئێمە تۆکمەتر بێ. هومێ دەکەم کە بڕیاری باشتر و چاکتریش بدرێت و کۆمەلگای ئێمە جایتر بژێتەوە، هەمومان دەستەملانی یەکتر بینەوە، خێزان بگەشێتەوە، برایەتی نێوان هەموو تین و توێژەکان پڕ لە ئاوادانی و وێنی بارانی ڕەحمەت ئەم کۆمەلگای ئێمە بژێتەوە جارێکتر بە خۆشەویستی و بەبرایی و پێکەوە ژیان. ئینشاءالله مامۆستا سپاس دەکەم. وەڵا جارێک کەش من دووبارە دەستخۆشیەکەم لەو بڕیارانە و پێم وایە هەر شتێک کە دژ بێ بە بنەما ئاساسیەکانی دینی ئێمە لە ناو ئێمە سەر ناگرێ و گەلی ئێمە گەلێکە کە بە جوانی و پاکی دەستمان بە دینەوە گرتووە ئینشاءالله هەر بەرەو سەربەزیەوە. سپاس بۆ مامۆستا مەلا مەسعود جاف پێشمێژ و تارخوێن، سپاس بۆ دکتۆر ناسە هەروزەری مامۆستای زانکۆ، سپاس بۆ دکتۆر مازێت خەلیل مامۆستای زانکۆ. گفتوگویەکی هەوەن بووە گەیشتنە نەتیجە هەموو یەگەر لەسەر پرسەکان و گفتوگوی هەبێ نەتیجەیە. دایما حەزم کردو لەگەڵ کەسی ئەهلی زانستی قسە بکەم لە ئاسێکی علیوم عریفیا بێ هەمووانە گەینە ئامانجی جوان. سپاس بۆ ئێوە.